سۆنەر بۆ تقریبان بۆ هەموو جەستە بەکار دێت بەڵام غێری ئەو جیانەی کە دنسیتیان وانە کە ئێمە بتوانین تەشخیصی نەخۆشییان بۆ بکەین وەکو سین کە هەوای تێدایە وەکو ئێسکەکان کە بۆن زۆربەی سەوتەکە دەگەڕێنەوە ئێمە ناتوانین لەسەر ئەوە تەشخیصی نەخۆشی بەڵام لە زۆربەی ئەندامەکان ترەوە دەتوانین تەشخیصی بۆ بکەین وەکو مەسەلەن نەخۆشێک دێت بە ئازاری زگەوە دکتۆر دێنێرێت مەسەلەن بزانین سەبەبی چییە و ئازاری زگی یا کەسێک کە مەسەلەن تووشی ترۆما بووە یان حادسەیەکی وا بووە دەمانێت ماشێ ئەندامەکانی بکەین کە بزانین ئایا بریندار بووە ئایا خوێنبەربوونی داخلی هەیە یا هەندێک جار هەیە دکتۆر نەخۆش دەنێرێت لەبەر ئەوە هەندێک نیشانەکانی هەیە فکری بۆ هەندێک نەخۆشی دەچێت مەسەلەن هەندێک نیشانە هەیە دکتۆر وازانە یعنی غدەی تەمبەڵە یا غدەی ئیشتەکە سۆنەری غدەی بۆ دەنێرن بەعام حەسەب ینی بۆ زۆر مەبەست بەکاردێت بەڵام سەرەکی دەستنیشانکردنی نەخۆشیەکانە.